سلااو لە تۆ سلااو لە بینەرانی نارتی دوێنێ بەرزبوونەوەیەکی سروشتی لە نرخی دۆلاردا ڕوویدا کە گەشتە ئەوەی کە بەرزترین ئاسی نرخی تۆمار کرد لە ماوەی نزیکەی 6 ساڵی ڕابردووشدا دیارە لە ئەمڕۆ نرخەکە دابەزیوە لە ئەمڕۆ کەم پرسیارم کرد نرخی بڵێن 100 دلاری ئەمریکی بەرامبەر بوو بە 149,000 و نزیکەی 300 دینار بۆ وەرگرتنی زانیاری زیاتر دەچمە لای کاکشوان کە لێرە کاری ئاڵوگۆڕی دراو دەکات. کاکشوان ئەگەر زیاتر لە منزیک بیتەوە سلااوت لێبێت پێم بڵێ نرخی ئێستای دۆلار چەندێکە؟ ئەم کاتەوە باش دۆلار ئەمڕۆکە لە بازار کراوەتەوە لە 149,000 کراوەتەوە ئێستا حاليان بە 149,000 دیناری عێراقی. دوێنێ هۆکار چی بوو یاخود دوێنێ نرخەکە لە چەند ناجێگیر بوو هۆکار چی بوو کە بۆ شێوازە بەرز بووە؟ خۆی هۆکارەکە ئاساییە خۆی دایم کە دۆلار لە سارێدانرێ لە بازاری بڵین لە بانقی مرکزیە دوای ئەوە چەند هەزار دینارێ فەرقەکات یعنی ڕۆژانە بەرز و نزمەکە خۆی دەنگۆیەگە و بە حساب بانقی مرکزی سعر بەرزەکاتەوە بەڵام بانقی مرکزی ئەم شەو ئەو دەنگۆیانەی ڕەتکردەوە کە ئێمە بۆ 4 ساڵم سعرمان سابت کردەوە بە 147,000 تەوزیعەکەین بۆ خەڵک ئیتر ئەوە بووە سەبەبەکە ناهی سەبەبێکی کە نەبوو. تا 4 ساڵی دیکە بەهای دۆلار بۆ 100 دلار بەرامبەر بە 140 چەند هەزار سابت کرا 47 یا 45 خۆی بۆ تا 4 ساڵی کە بە حساب حکوومەتی عێراقی و بانقی ناوەندی ڕێککەوتون کە بۆ وەزایەتی دارایی بە 145,000 بێ بۆ کۆمپانیەکان بە 146,000 بۆ خەڵکێکی ئەتیادی کە ئەچێت لە بانقی مرکزیی کرێ یا لە فەرەکانی بانقی مرکزی بە 147,000 بەڵام بەم سیانە ناگاتە دەست هاوڵاتیەکی ئاسایی چونکە یەکێگەی کرێت ئەیەنێتە بازارە بێ ئیسفادە بکە و هەنێک کاتیش بەرز و نزمی بازار یعنی تەڵەبیە لەسەر دۆلار ئەوە تاسیرەکاتە سەرەوەی کە سەرکەوتن و دابەزینی هەبێت. کاریگەری هەیە لەسەر زیادکردنی خواز لەسەر دۆلار چ شتێک کاریگەری هەیە؟ خۆی کاریگەریەکە چییە؟ چەند مانگێکی پێشوو زۆربەی کۆمپانیەکان کۆمپانیای خواردنەمەنیەکان کۆمپانیەکانی کە ئەشیایەکی زۆریان هەبووە بە ئەمەل بوون کە دۆلار دابەزێتەوە بەڵام کە بجە تەزدیق کرا و دۆلار دانەبەزیەوە و بەرەو ئێمە لە ناو ڕەمەزانەوە بەرەو جەژنەڕۆین و خواردنەمەنی زیاتر سەربەبێ و ئەشیا زیاتر سەربەبێ هەم لە جلوبەرگەم خواردنەمەنی هەموو شتێک ئەمە وای کردووە کە کۆمپانیەکان بە ناچایی دوای تەسیقکردنی بجێ عێراق ئەمەلیان نەماوە کە دابەزێتەوە مەجبورن ئەو دیناری کە هەیەە بیکەن بە دۆلار ئەمە تۆزێ زەجەیەکی دروست کردووە زەختێکی دروست کردووە هەم لەسەر بازارەکان هەم لەسەر بانقی ناوەندی کە دوێنێ و پێرێ حواڵەی زۆر کردووە بۆ دوێ و بۆ ئەمانە ئەوە تاسیری کردووە سەر ئەوەی ئەو بەرزبوونەوەیە. گۆڕانکاریەک بەسەر ڕێژەی خستنەڕووی بڵین دۆلارە هەبووە لە بانکی ناوەندی عێراقیدا؟ بەڵێ خۆی 4 مانگیشە بێ بەقەر پێرێ و بەسەر پێرە تەوزیعاتی نەکردووە تەوزیعاتی زیاد کردووە لە 190 ملیۆن دلاری تقریبا تەوزیع کردووە بەڵام ئەمەوە ناگەیەنێت کە ئەو تەوزیعی کرد بازار ئیتر نابێ بەرز بێتەوە. بەڵێ ئەتوانێت کۆنتترۆلی بازار بکە بەڵام هەنێک کات کە پارەیەکی زۆر بەدەست کۆمپانیەکانەوە بوو بیانێ جاری کە نەقلیکەنەوە بۆ شتیکە لە دەرەوەی وڵات بێنەوە ئەمە وا کات کە تەڵەبی لەسەر دۆلار زیاد بێت و فریان ناکەوێت بانقی مرکزی بە ڕێژەیەکی زۆر پارە بخاتە بازارەوە. پێشتر باز لەوە کرا کە سیاسیە شیعەکان بەتایبەت کارگەریانەیە لەسەر دیاریکردنی نرخی دۆلار ئایا ئەو کارەکە ئەوەیە کە ئەوان ئەوە دیاریکردن کە چەند دۆلار ئەچێتە دەرەوەی هەرێمی دەرەوەی عێراق یاخود هۆکاری سیاسی تر هەیە؟ نا خۆی ئەوان نین دیاریکردنەکە ئێستا جاران ئەوان بوون بەڵێ وڵاتانی چواردەور دۆلارەکەی عێراق ئەرزان بوو زیاتریان کردی بەڵام ئێستا وڵاتانی چواردەور ناتوان بەو ڕێژە زۆرە بیکردن وەکو جاران ئێستا بانقی مرکزی و بازار حکومەیات خۆی حکومدانی بازار یعنی کە کۆمپانیەکان تەڵەبیان لەسەر دۆلار زۆر بوو فریان ناکەوێت ینی بانقی مرکزی و دۆلارە زۆرە بخاتە بازارەوە لە ناکاو بۆ نمونە لە چەند مانگێک جارێکە بەرز و نزمیەک ڕۆیە بە زەمان بەرز و نزمیە زۆر ئاساییە چونکە جاران کە بانقی مرکزی بە 190 دلار دۆلاری سابت کرد بوو لە بازارە بە 122 تا 124 یاریە کرد سەرکەوتن و دابەزینی هەبوو ئەمە زۆر شتێکی تەبیعیە لە بازارەکانە کە ڕوئات. کاکشوان ئەگەر دووبارە پێم بڵیتەوە ئێستا نرخی دۆلار چەندێکە بۆ هاوڵاتیان و کۆتا پرسیار ئێستا هاوڵاتی ئەگەرەوە بیفرۆشن بە هاوڵاتی بە چەندە؟ ئێستا حالیان بە 149,000 بۆ 149,000 و ڕبعێک ئاڵوگۆڕی پێوەکرێت. سپاس بەڵێ ئێستا دەگەڕێمەوە لای تۆ ئەوەی کە گوێتان لێبوو زانیاریەکان بوون لەسەر بابەتی بەرزبوونەوە یاخود نزمبوونەوەی نرخی دیناری عێراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی لە بازاری دۆلارەکەی شاری سلێمانیدا دەگەڕێمەوە لای تۆ. بەڵێ ئەحسان سوپاس بۆ